بە شێوازی نهێنی ئەم میلەتە ئەو ئەڵێ لە هەسارەیەکی تر دەوڵەتی کوردی دروست بێ من دژی ئەوەستم بە هیچ زۆرێک ڕێنام لە ئەفریقاش دەوڵەتێکی کوردی دروست بێت کەواتە هەر بە ئاشکرا ناداگیرت کە بە نهێنی بە شاراوەی بە شێوازێکی مخابراتی کار لەسەر ئەوەکە بۆ تواننەوەی تاچی کورد کە ئیشەڵا ناتوانێت کە ئیشەڵا لوتی توور گەشتێ. ئێمە ئەزانین ملەتی کورد هەر لە ڕۆژی عەزەڵەوە بە پشتیوان بووە ملەتێک بووە کە کرا بە چوار پارچەوە هیچ کەسێک و هیچ حکوومەتێ پشتیوانی نەکردووە ئەگەر خۆشمان پشتیوانی یەک نەکەین و دەست لە ناو دەستی یەک نەخەین بەڕاستی هیچێکمان بە هیچ نابێت کە تا ئێستاش هەر هەموو ساڵە جینۆساید و کوشت و کوشتار و مانگ و ساڵ نەبووە کە ئێمە ئەو شتانەمان بۆ نەبێت و ژن و مناڵمان ئاوارە نەبن و کوشتار نەکرێت لە ناومانە. شعري مرد وشعري نامرد تشمر قوجاش كرد الخائن كردي بشرف لا دين ولا سرفستي لا هالكرد وينو هالكرد وين أردوغاني جا شكر أردوغاني جا شكر كنت ولا كوبا فينا كنت ولا كوبا زينا أردوغان قطرينا أردوغان قطرينا نوي مغول أردوغان نوي مغول أردوغان خونا قريبو برخودان خونا قريبو برخودان لشكركي أردوغان لشكركي أردوغان لكوتاي مرقدان لكوتاي مرقدان برخودان ديانا برخودان ديانا برخودان ديانا ئێمە ئیشمان لەسەرەکری بۆی ئیرادەمان نەبێ بەڵام ئەبێ پیشانی بین ڕۆژانە کە ئیرادەمان ماوە لەبەرەوە تکایە بۆ هەموو لایەک ڕۆژهەڵات ڕۆژئاوا هەموو پارچەکانی کوردستان هەر کەسێکە لە شوێنێکەوە هەستێکی هەیە بۆ نیشتیمانەکەی لەبەرەوە هیوادارم بە دەم بانگەوازەکانی کامپینەکانی شوێنە جیاجیاکان کەناڵەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گروپی دەنگ بۆ نیشتیمان هەمومان هیچین ئێمە لەم ڕۆژەیە قسەکردن و دەنگ بەرزکردنەوە هەرکێشی گەورەیە دنیا ئەمان بینێ و ئێمە بێ پاڵ پشتی و بەرخودانە ئازایانە بکەین ڕاستە ئێستا مفاوەزات هەیە دەنگۆ هەیە بۆی ساردمان کەنەوە کاڵێن ڕۆژاوە تەسلیم بووە پشتیوانیە ڕۆژاوە لەسەر ئەرز مقاومەتەکە فشاری جدی بۆ ڕاگرتنی لەشکرکێشی داگیرکەری تورکیا بۆ ڕۆژ ئاوا و پاشەکشەکردنی هێزەکانی و چەکدارە ئیسلامیە هاوپەیمانیەکانی دووەم فشارکردن بۆ ناساندنی تورکیا وەک داگیرکەر و تاوانباری جەنگ و دادگایکردنی لەلایەن دادگای نێودەوڵەتیەوە کردنەوەی سنووری نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستان و گەیاندنی کۆمەک و هاوکاری بۆ هاوڵاتیانی مەدەنی و ئاوارەکان پێنجەم کۆکردنەوەی هەموو بەڵگەکانی تاوانکاری سوپای تورکیا لە تاوانی جەنگ و جینۆسایدکردنی گەلەکەمان لە ڕۆژئاوا کە بەپێی یاسای نێودەوڵەتی و میساقی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکەوتنە نێودەوڵەتیە تایبەتمەندەکان دەوڵەتی تورکیا سزا بدرێت هاوڵاتیانی خۆشەویست
ئێمە وەکو دەنگی نیشتیمان کە دەنگی بەشێک لە هونەرمەندان و ڕۆشنبیران و زانایانی ئاینی کوردستان و ڕۆژنامەنووسان و کەسایەتی سیاسی و هاوڵاتیانی کوردستانە داواتان لێ دەکەین پشتیوان و بەشدار بن لە کەمپینی هاوکاری کە لە شارەکانی کوردستان ڕاگەیەنراون بۆ هاوکاریکردنی ڕۆژئاوا هەروەها زۆر بەجددی داواکارین بایکۆتی تەواوی کاڵا و کەلوپەل و شمەکی تورکی و بەرهەمی هونەری داگیرکاری تورکیا بکەن لەگەڵ ڕێزماندا زۆر سوپاس. سلاوێن گەرم ژێسەنگەرێن شەر حەتش بۆ خەڵکێ سلێمانیە هەنە. هەر شەربانن یا بەکێ و یا بەجێ و هێزن سووریا دەموقرات هەسەدێ. هەر بە پشتەوانیاوە دەربێ مەزن لە دژمنە دخەم لە داگیرکاریە دەوڵەتا در دخەم ji bo nawarê li ser navê rêveberiya Xwezeriya Bakur Rojhilatê Sûrê Slavên Germ ji bo xelkê Slêmaniyê heye ê got dikarîbûn ê got dikarîbûn di xwepêşandanê xwe yî destpêkê hemû cîhan bera her kes bizane be hemû cîhan bi piştevaniya xelkê Başûrê Kurdistan derketin kolana û şeqama pêşeng xelkê Slêmaniyê bûn bera xelkê Slêmaniyê dî tişîjbîr nekin. هەمیشە بورکانێکی مەنگ هەمیشە زام هەمیشە ژان هەمیشە پشکۆم بۆ بەرخودان هەمیشە پشکۆم بۆ بەرخودان هەمیشە داو هەمیشە ڕاو هەمیشە داو هەمیشە ڕاو هەمیشە سنوورێکی داخراو هەمیشە سنوورێکی داخراو هەمیشە دەم هەمیشە خەم هەمیشە هاوارەکەم هەم هاوارەکەم کوردم و هەم کوردم و هەم کوردم و هەم لەوەتای هەین هەر ژێر دەستە و ژێر چەپۆکی بەناو دیل و خێڵ و مەزەب و نەتەوەی جۆرا و جۆرین لەوەتای هەین دار عەسای دەستی بێگانە و برا بچووکی دوژمن و لە نێو خۆشمانە خۆخۆرین ئەوەی هەیە دەرد و میحنەت و ئازاری ساڵەهایە هەزار نەعلەت لەو کوردەش بێ لەگەڵ کورد و هاو زمان و هاو خوێنی خۆی ناتەمایە بە توندی ئیدانەی هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا و گروپە تیرۆریستەکان بۆ ستا ڕۆژئاوای کوردستان دەکەین و داواکارین بە زووترین کات هێرشە داگیرکاریەکان بوەستێنرێت هاوکات پشتیوانی لە بەرگری شەربانان و خۆڕاگری گەلەکەمان لە ڕۆژئاوا دەکەینەوە کە پێمان وایە ئەو ڕێکەوتنەی دوێنێ نێوان ئەمریکا و تورکیا بۆ ڕاگرتنی شەر کە دواتر لەلایەن هەسەدەشەوە ڕێکەوتنەکە بە ئاگربەست قبوڵ کرا لە ئەنجامی ئەو بەرگریە بە هێزەی شەربانان و بە خوێنی ئاڵی شەهیدەکان و خۆڕاگری گەلەکەمان لە ڕۆژئاوا پاڵپشی کوردان و مرۆڤە ئازادەکانی جیهان بەرهەم هاتووە ئێمەش وەک بەرەی پشتیوانی دەخوازین ڕێکەوتنەکە لە ئاسی بەرخۆدانیەکاندا بێت و لەم سۆنگەوە بەرز دەینرخێنین و داواکارین لە داهاتوودا ئاشتی و سەقامگیری بۆ گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان لە سووریایەکی دیموکراتە بچەسبێت و بکات بە مافەکانیان نەکەن خۆم مێژوشەڵێ کە کوردم و کوردستانین نارەبوون نە ئێرانین نە تورکێکی شەخستانین